تۆی بینیوە لە هەتیو خانەکە دواتر فایلی ئەوی دەستکەوتووە. چۆن منی بدین؟ هەڵای من بوو بەس لێکۆڵینەی بە فایلەکان نەکردووە. وەرە لەگەڵم. نابێ ئەو شتە بکرێ. تازە لە کردن و نەکردنی دەرچووە بێگومان. ئەو منداڵە بەبێ ئێمەش بێ دەڵێ هەر دەیکەم هەر چۆنێک بێ ئاگامان لێ بێ باشتر نییە؟ کاگە زەرت بۆ ئێرەش بان کردووە جەنگیز؟ بەڕێکەوت بوو. بێزارمان کردی؟ نابابە بێزارکردنی چی؟ نابێگومان لەناو هاوڕێیانەی کە خۆشمان دەویستن ئیتر جەنابتی تێدا نەمانی. وتت خۆشەویستی؟ ئەمڕۆ لەگەڵ بەهار قسەمان نەکردووە. چۆنە؟ باشە؟ زانم ئەگەر شتێک لەو قسە بکەی پەشیمانت دەکەمەوە. کەوایە دواکەوتی. عەلی هەر کاتێ باسی عومەر بێتە گۆڕێت و هەڵدەچی وانە؟